السلام عليكم ما مساء الرئيس. عليكم السلام ورحمة الله. برای بەڕێزم باوکی ئالان دەنگی تەلەڤیزۆنەکە کسکەی کە باوکی ئالان باشتر گوێمان لە یەکتر دەبێت. بەچاوان هەر لە ڕێی مۆبایلەکەتەوە گوێ بگری. زۆر سپاس. مامۆستا گیان گیان فەرموو. ئەو دەبینی لە ئەو کتابی منداران یان دەفتەرەکان دەبینی بسم الله یان ئاەتێک سوورەتێک نووسرایە ئەمن ئەوانە برین بەس بسم الله ئەوەکان لێ دەکەمەوە دەسوتێنم برین هەرچی بینایە لەمەوە هەتا گەنای پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەوانە بیتن دەیسوتێنم ناو مەرکانێک شتێکی هەتا تۆزەکەش فڕێ نادەم دەرێن گوناح بسوتێنی ئەمیش دەیمەکا کە دەکەوتە بن دەست پێیان هیچتان پێنی فرێتاندا کتابی مەکتەبێ دەبینی شتێکی نووسیە ئەوانە فڕێ دەدەن ئەمیش ئەوانە خڕ دەکەمەوە دەیان سوتێنم ئەچ گوتم بزانم تاکەیم گوناحبارم یان زۆر جوانە باوکیانان یا ڕەبی خواست زاداتەوە ئینشەڵڵا لە درێژەی بەرنامەکەشا قسەت بۆ دەکەم بە چاوان. باوکی ئالان دەڵێ لە کتێب و دەفتەردا بسم الله الرحمن الرحیم ناوی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاەتەکانی قورئان لێ دەکەمەوە دەیان سووتێنم دەستەکانت خۆش بێ هەتا کۆڵەکەشی فڕێ نادێ. ئەوە باشترین حەلە. نەخێر سووتاندنیان دروستە و لە شوێنێکە ئەوە تۆزە گڵیان بۆ هەڵکەنە لە سوچی ماڵەکەتا لە سوچی باخەکەدا لە شوێنێکی پاکە خۆڵە مێشەکەی تێکە و گڵەکەدا پۆشەوە تۆ ئەجرێکی گەورەت گەیشتۆتێ. چونکە ئەو دواتر لە کوێیان دادنێ لە ناو کتێبادای دەنێ دیسان لاپەڕەکە بادەی باە چێک کتێبەکەی کردەوە قورئانەکەی کردەوە دیسان دەکەوێتەوە ئەرز. تۆ بەو سووتاندنە مەبەستت پارێزگاری لێکردنیەتی. دەستەکانت خۆش بێت تا بۆتان دەکرێت هیچ کتێبێک تەنها کتێبی زمانی ئینگلیزی بێ کتێبی فیزیا و کیمیا و بیرکاری بێ قەت کتێب یعنی پێی لێمەنێن قاچی مەخەنە سەر بە قاج لای مەبەن. خوای گەورە ڕێزی لە دوو شت گرتووە لە قەڵەم هەر شتێک کە دەنووسێ وەکو قەڵەم هەروەها لە دەفتەر و کتێب هەر کتێبێک بێ هەر هەمووی زانستە ئیلا سوودێکی تێدا ئیلا کتێبی مولحیدین وانە نەبێ إلا بقاج لا مبا وبحرمتي في مكة بتابتي ناوي بيروزي الله سبحانه وتعالى ناوي بيروزي في غنبس صلى الله عليه وسلم آت مبارك وبخشكاني قرآن هركس الرياضي عن اللي بقري وكباوشي آلان ضلنيا بخوا ناوي توبرز دكاته وخوال بلا مصيبة لا ددا نخيل سوتاند نكد ما بس باراستنيتي لبي الرياضي بيكدنو كوتنا بربيو أواندا إن شاء الله خوا بأجر بود حساب دكاو وكاركت دروستا.